سەرکردەکانی گەلی بە وەفا و خەباتجێڕی کورد. ئێوە هەستی نیشتمان پەروەری و ئەمەگناسی خۆتان سەبارەت بە ڕێبوارانی ڕێگای ئازادی و ڕزگاری زۆر باش سەلماندووە، بەڵام هەرچەند زۆر گرنگە بە تەنیا بەس نییە هەست دەبێت شکڵێکی مادی و دەستگیر بەخۆیەوە بگرێ کە بتوانێت لە مەیدانی کردەوەدا بە شێوەیەکی کاریگەر خۆی بنوێنێ. ئێمە هەر لە سەرەتاوە کە پێمان لە ڕێگەی دژوار و پرهەوراز و نشێوی خەبات ناوە بڕیارمانداوە کە هەتا ئاخر نەفەس و ئاخر دڵۆپی خوێن درێژەدەری ئەو ڕێگایە بی. ئەم بڕیارەشمان دیارە دڵگەرم بە پشتیوانی ئێوە داوە. ئێستاش بە هەموو هەست و وجودمانەوە ئەم بڕیارەتان لەگەڵ نوێ دەکەینەوە و دڵنیان کە بە پشتیوانی ئێوە سەرنجام سەر دەکەوین، چونکە دەزانین کە هیچ یەک پارچەی گەل لە بران نەهاتوویە و قەت نابەدێت.